وتنی ئەم وشە پیرۆزانە وا دەکات خوا وەڵامی تۆ باتەوە. تۆ چی وەڵامت بات ئەگەر شتەکە دەوەندە گرنگ نەبێت؟ إذا قال العبد لا إله إلا الله ولا حول ولا قوة إلا بالله، مرۆڤ کە بڵێ لا إله إلا الله لا حول ولا قوة إلا بالله، خوای گەورە ئەفەرمێ صدق عبدی، ئەو عەبدەم ڕاست دەکات، جگە لە من هیچ خودایەک نییە و جگە لە هێز و توانای من هیچ هێز و توانایەکی تر نییە. سوودەکەی چی؟ لە قەبرە لە دوای سێ پرسیارەکە خوا فەرمێ صدق عەبدی، هەر هەمان لەفظ دووبارە بێت، عەبدەکەم ڕاستی کرد. پاداشتەکەی چییە؟ گۆڕەکەی بۆ فراوان بکەن، بۆی بکەن بە باخی لە باخەکانی بەهەشت، پۆشاکی بەهەشت بەبەر ڕۆحەکەی بکەن، بۆی پڕ نور و ڕووناکەن، دەرگایەکی بۆ بخەنە سەر بەهەشت و شوێنەکەی خۆیشی نیشان بن لە بەهەشتە. ئەی لە قیامەتە ئەم بەڕاست خستنەوەیە چییە؟ ابن قەیمە فەرمێ من صدقه ربه لم يحسب من الكاذبين، ئەو کەسەی خوددا بەڕاستی بخاتەوە بڵێ ڕاستی کرد، ئینشەڵڵا لەگەڵ ڕاستەکانایە، هەرگیز حەشر لەگەڵ درۆزنەکانە ناکرێ بە هیچ شێوەیە. ئەم وشە پیرۆزانە وشانن کە پێغەمبەر جەختی ئێستا کردوێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمێ ئەکثیروا من قەول لا حول ولا قوة إلا بالله، زۆرترین ژمارە دووبارەکەنەوە لە چی؟ لە لا حول ولا قوة إلا بالله. ئەبوو ذەرە فەرمێ بەخوا جایەکیان بەتەنهاش بووین زۆر جەختی لەسەر کردەوە، فەرمی ئەکثر من قەول لا حول ولا قوة إلا بالله. ئامان ئەم وشەیە لە زمانت دوور نەکەوێتەوە، زمانت تەڕ و پاراوە بێ پێی، هەردەم بڵێ لا حول ولا قوة إلا بالله.